بەڕاستی پەروەردە ئیفلیج کراوە تەندروستی ئیفلیج کراوە هەمووی ئەبێ بە ئەهلی من ئەگەر تۆ موچەم نێیتی ئەی تۆ دی داوای پارەی کاربام لێ ئەەکەی بەچی بێ تۆ باڵەخانەت بەرز کردوتەوە بەڵام نەوەیەکی ئیفلیج کرا و بەڕێوەیە ئەی تۆ ئەمە دوو بیر لە داهاتوو ناکەیتەوە نەوەی داهاتوو چۆن بەڕێوەیە گوناحە من ئێستا من گریانم دێ بۆ نەوەی دوای خۆم من تەواو من 8 ساڵ حربی عێراق و ئێران بوو یەک ڕۆژ موچە دوا نەکەوت یەک ڕۆژ نەمبیست کە من مناڵ بووم نەمبیست موچە دواکەوێت کە شەڕیش بوو لەگەڵ ئێران وڵاتێکی گەورە و گران ئێستا بۆ دەبێ موچە نەشەڕ هەیە نەیچێ بۆ موچەم دواکەوێت من لە مەکتەبێکم 550 تەلەبەمانەیە بێ لە فەرمانبەر و مامۆستایان کارگوزارمان نییە لەسەر گیرفانی خۆمان کارگوزارمان هێناوە باشە ئەمە ئەرکی منیان ئەرکی حکومەتە یان ئەرکی دەسەڵاتە ئێوەرە مەکتەبەکان کارگوزار دابمەزرێنە من خانە نشین دەبێم من دەمرێم وەرە جێگەی من پڕکەوە یعنی بەڕاستی هیوادارم ئەو خاڵە لاوازانەی دەسەڵات هەیەتی بچێتەوە بەسەر خۆیان و ئەو خاڵە لاوازانە چاک بکەو